دەست پێ دەکەین تایبەت بە ڕۆژی جیهانی کرێکاران دیارێک یاری هەموو ساڵێک با ڕۆژی جیهانی کرێکاران دەستنیشانکراوە دەستنیشانکردنی ئەم ڕۆژش پامانجی بەدەستێنانی مافەکانی کرێکاران و خستنەر و کێشە و داواکاریەکانی کرێکارانە لەسەر تاسەری جیهاندا. جا تایبەت با کرێکارانی هەرێمی کوردستان لەم چەند ڕۆژەدا چەند ئامارێک تایبەت بە دۆخی کرێکاران بە ڕۆژی کرێکاران ژیانی کرێکاران لە هەرێمی کوردستان بڵاوکراوەوە. تایبەت بە ئامارەکان و هاوکات کێشە و داواکاریەکانی کرێکاران زۆر بەڕۆز بەڕێز چالاک ڕۆفسەرۆکی لقی سلێمانی سندیکەی کرێکارانی کوردستان سروبیانی کورسات نیوزمیانە. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کاک چالاک بەخێراتی. سپاس. لەم چەند ڕۆژەدا چەند ئامارێک تایبەت بە بارودۆخ و ڕەوشی کرێکاران و ڕۆژیانی کرێکاران خراوەتە ڕوو. ئەو راپۆرتانەی کە تایبەت بە دۆخی کرێکاران لە هەرێمی کوردستان خراونەتە ڕوو چیمان پێدەڵێن تایبەت بە ڕەوشی کرێکاران؟ سپاس. سەرەتا پیرۆزبایی لە کرێکارانی تاوی جیهان و کوردستان بە تایبەتی یەکەم سەری ڕێز بۆ قوربانیانی جانی هێزی کاردا ئەنوێنم، هیوای زوو چاکبوونەوەش سەلامەتی بۆ برینداران ئەخوازم. سەبارەت بە ئاماری کرێکاران کە چەند ئامارێکی جۆرا و جۆر لەم چەند ڕۆژەیە بڵاو کراوەتەوە، ئەمە شتێکە کە نامۆ نییە. ساڵانە کرێکاران لە شوێنکارەکانە تووشی ڕووداوە بن، ڕووداوەکان جۆرا و جۆرن. بۆیە لە لای ئێمە لە یەکێتی سەندیکاکانی کرێکارانی کوردستان هەموو ئەو کەسانی لە ڕووداوی کارە گیانە دەزەدەن ئەو کرێکارانن کە دۆسییان بۆ کرێتەوە کە لە شوێنکارەکانە لیژنەکان ئەی سەلمێنێکە ئەم کرێکارە لە شوێنی کارە جایی لەدەستداوە. بۆیە بەدەیان کرێکاری تریژ لە شوێنکارەکانە گیان لە دەزەدەن بریندارە بن. ئەمە بە هۆکاری جۆرا و جۆر خاوەنکار یا کرێکارەکە خۆی یا کەسوکاری قوربانیەکە ئەیشارنەوە نایخەنە بەردەمی یاسا و ڕێساکان بە هۆکاری ئەوەی کە ڕەنگە ئەو کرێکاری نایاسایی بێ، ڕەنگە خاوەنکارەکە گرێبەستیکاری بۆ نەکرد بێ، ئیجرعاتی قانونی بۆ نەکرد بێ. بۆیە ئەمانە ئەگەر بکرێتە بەردەمی یاسا ئەوەندە ئیجرعاتەکەی قورسەکە خاوەنکار بە ئاسانی لە ژێری دەرناچێت. بەم هۆکارەوەی کردووە کە ئێمە و ئەو ڕێکخراوانە ئاماری جۆرا و جۆربان هەیە. بەڕاستی لای ئێمە ئەوە تۆمارەکە دۆسی هەیە. باشە کاک چالک، کەواتە گەر بۆ نمونە کرێکارێک لەسەر شقامەکان یاخود لە شوێنێک بێوێت کاری دەست بکەوێت، دەبێت پەیوەندی ڕاستەوخۆی هەبێت بە سندیکای کرێکاران، ئەگەر نا کارێک کات لەو کارە تووشی هەرزیانێک بێت ڕوبەڕووی سزا دەبێتەوە؟ نەخێر مەرج نییە هەموو کرێکارە پەیوەندی بکات بە سندیکای کرێکارانەوە لای ئێمە ئیلا ئەندام بێ. مەرج نییە. ینی کرێکاران خۆیان لە بەڕێبەراتیەکەیە لە سلەیمانی سەر بە وەزارەتی کارە بەڕێبەراتی کار و بەکارهێنانی سلەیمانی و بەڕێبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی و بەڕێبەرایەتی ڕایەنانی پیشەی ئەم سێ بەڕێبەرایەتی تایبەتن بە جێبەجێکردنی یاساکانی کار و دەستەبەری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان ئەمانە سەر بە وەزارەتی کارن. بۆیە کرێکاران لەوێ ناوی خۆیان تۆمارەکەنوە ئەرکە لەسەر شانی ئەو بەڕێبەرایەتیانە کرێکاران تۆمارکەن، ینی خۆیان بچن لە شوێنکارەکانە ناوی کرێکاران تۆمارکەن و بەکارخستن کاری ئەوەیە ناوی کرێکار تۆمارکە و کاری وە بدۆزێتەوە. بەڵام لە بەرامبەرەوەیە ئێمە کە ڕێکخراوێکین تایبەتمەندین بە کرێکاران، ئێمەش ناوی کرێکاران تۆمارەکەین، کار بۆ کرێکارانە دۆزینەوە. ینی کرێکاران ئەوەنگە وشیاری ڕاستێکی بڵێم وشیاریش تەواو نییە کە کرێکاران وەکو هەموو دنیا بێن لە سندیکاکان لە موسساتی حکومی ناوی خۆیان تۆمار بکەن. باشە، کەواتە هۆکاری نەبوونی هۆشیاری لای بەشێک لە کرێکاران کە ناوی خۆیان تۆمار نەکردووە لە سندیکاکان بۆ نمونە لەو بەڕێوەبەرایەتیانی کە تایبەتە بەدەستی کار بۆچی دەگەڕێتەوە؟ ئەمە دوو هۆکاری زۆر گرنگی هەیە. یەکیان ئەوەیە کە لە ڕاستیە ئێمەی سندیکاکانی کرێکاران و ئەو ڕێکخراوانش کە لەم کۆمەلگایە لە بواری کاری سندیکایی و کرێکاریا کارەکەن و بەڕێبەرایەتیەکانی سەر بە ئەو وەزارەتانی پەیوەندیدارن بەم کارە هەمومان کەم تەرخەمین بەرامبەر کرێکاران. نەمانتوانیوە کرێکاران بە تەواوەتی وشیار بکەینەوە لەوەی کە ئەم یاسایانە لە بەرژەوەندی کرێکارانە. ئەگەر کرێکارێک خۆی تۆمار بکە و ناونووس بکە و لە شوێنکارەکانە هیچ بکە بە دڵنیاییەوە یاساکان یاسەیەکی زۆر جوان مافیانە پارێزێ. خاڵیشتر لەوە ئەوەیە کە بەڕاستی یاسا حکومت بە دوواداچوونی فعلی و جدی نییە بۆ جێبەجێکردنی یاسا لە شوێنکارەکانە. هەموو ئەو کەم تەرخەمیانەی ڕوبەڕووی کرێکارانە بێتەوە لە نەبوونی جێبەجێکردنی یاسای کارە جنای یاساکانمان دوو یاسای جوانمان هەیە لە هەرێمی کوردستان وە لە 2022 بە خۆشحاڵیەوە لەژێر فشاری 30 ساڵی ڕابردووی خەباتی سەندیکای کرێکارانە پەرلەمانی کوردستان یاسایش تازەی دەرکردووە لاندێکی نزیکاکە دەباری جێبەجێکردنەوە. ئەمانە ئەو کۆمەڵە یاسایان بەڕاستی جەنابتان نەزانن دنیا بە یاسا بەڕێوەڕە یاساکان یاسایەکی جوانن.
بەڵام ئایا حکومەت تا چەند توانیوێتی ئەم یاسایانە جێبەجێکات تا چۆن ئامانج و مەبەستی ئەوەیە ئەم یاسایانە شوێنکارە جێبەجێکا بەداخەوە لە مەسلەی کرێکارانە تەنیا یەک خاڵ لای حکوومەتی هەرێمی کوردستان بە ئامان گیراوە ئەویش ئەو وەرگرتنی پارەی دەستەبەری کۆمەڵایەتیە کە لە ئێستایان نزیک بۆ تۆ لە 950 ملیارد دینار لە سندوقی خانەنشینیە هەیە لە ئەم پارەیە لای وەزارەتی دارایی و لای حکوومەتی هەرێمی کوردستانە کە هیچ خزمەت گوزاریەکی لە بەرامبەرە پێشکەش بە کرێکاران ناکە. ئەمانە ئەو هۆکارانن کە کرێکاران بەڕاستی نای خۆیان تۆمار ناکەن یانی ناچنە دەستەبەری کۆمەڵایەتی کە بڵێن ئێمە کرێکارین لە شوێن کارەکە. خاڵێکی کە گرنگترەوەیە کە بەڕاستی خاوەنکارەکان و بەرهێنان بە تەماعی زۆرتری مادی نیان ئەم مەسرفە بکەن لەوەی کە کرێکاران دەستەبەری کۆمەڵایەتیان بکەن چونکە ئەبێ لە سا حەڤەی موچەکان بم بە سندوقی خانەنشینی بۆی لە ئایندەیە ئەم کرێکارە خانەنشینێکی جوان ببێ وەکو چۆن کارمەندێک لە دەوڵەتە لە دوای تەواوبوونی خزمەتی خانەنشینە کرێکارانیش بامان شێون. باشە کاک چالاک هیچ کرێکارێک سوودمەند بووە لەو خانەنشینە؟ ئەو کرێکارانی ناویان تۆمارەکرێ بەڕاستی هەمیان سوودمەندە بن. یعنی ئەمە لە داهاتووە بەڵام لە ئێستا هیچ کرێکارێک هەیە سوودمەند بووبێت؟ کرێکارێکی خان ینی بە تەمەەن بێ ئیتر نەتوانێت کار بکات داوای خانەنشینی بکات مافەکەی دراوەتێ مانگانە؟ بەڵێ هەر مرۆڤێک ئەگەر پیاو بێت 65 ساڵ تەمەنی بێ ببوورە 6 ساڵ تەمەنی بێ 25 ساڵ بەردەوام پارەی دەستەبەری دابێ وەکو هاوڵاتیە کە کارمەندی دەوڵەتە بەڵێ خانەنشی نەکرێت بۆ ژنانیش بامان شێوەیە تەمەنی 55 ساڵ بێ 20 ساڵ خزمەتی بەردەوامی کاری هەبێ لە شوێنکارەکانە و پارەی دەستەبەری بۆ درابێ بەڵێ بە دڵنیایی و خانەنشی نەکرێەوە نموزە جیشمان هەیە لەوە لەم وڵات و لەم هەرێمەیە بەڵام ڕێژەکەی کەمە ینی ڕێژەی خانەنشینبوونی ئەم هاوڵاتیانە کەمە چونکە بۆ خەڵک کە پارەکەی لە دەستەبەری کۆمەڵایەتی ئەوەندەی زانی 2 ساڵ 3 ساڵ پارەکەی کۆ بۆ تۆ لەوێ چه داوایەکە پارەکەی ڕاکیشە وەریەگرێتەوە لە خۆیان سەرفیەکە لە نەخۆشیە لە مناڵەکانیان سەرفیەکە یعنی ئەڵێ ئەم پارەیە بۆ ئەمڕۆ نەک بۆ ئایندە یعنی ئەمڕۆ من پێویستمە بەڕاستی کرێکاران ئەگەر پێویستی لەبێ پارەی ڕناکێشە چونکە جەنابتانەزانن لە داهاتووشی دەکاتەوە نەزانن داماوترین چین قوربەسەرترین چین مافخوراوترین چین لە هەرێمی کوردستان و لە تەواوی دنیای کرێکارانن کە جوانکاری دنیا ئابووری سەرخان ژێرخان هەموو ئەمە لە سەر هێز و بازووی کرێکاران نەکرێت ینی ناکرێت لە 30 ساڵ حکومڕانی حکوومەتی هەرێمی کوردستانە نۆ کابینەیەک لە دوای یەک 5 خوری پەرلەمانی بەڕێز تا ئێستا گوزەرانی کرێکاران بەم شێوەیە بێ کە کرێکارێک لە شوێنکارێکە لە پاکەرەوەیە لە سەر جادەکان لەسەر شخامەکانی ئیژەکە موچەکەی حکوومەت 350 هزاری دیاری کردو بەڵام تا ئێساش لە کۆمپانیەکانە 300 هزارێن بەم کرێکارانە کە ئەمە گەورەترین پێشێلکردنی مافی ئینسانێکە کە لەسەر جادەیە خزمەت گوزاری پێشکرد. دروستە کاک چالاک بە دیاریکراوی ئەو بەرکەوتنانی کە وەکو سندیکەی کرێکاران لەگەڵ کرێکاران هەتانە ئەو داواکاری کێشەی کرێکارەکان بە دیاریکراوی خۆی لە چیدا دەبینێتەوە؟ جێبەجێکردنی یاسایی دەستەبەری کۆمەڵایەتیە وەکو کرێکاری دەستەبەرکراو ئەبێ خزمەت گوزاریەکانی تەندروستی بیمەی بێکاری و بۆ ژنان دایکایەتی و زۆرێک لە خزمەت گوزاریەکان لە یاسای دەستەبەرە هەیە کە حکوومەت هیچی لە بەرامبەر ئەمەیە پێشکەش ناکاتەوە بە کرێکاران خاڵێکی تر لەوە گرنگترەوەیە کە حکوومەت هیچ ئاگا خەبەرێکی لە کرێکارانی بیناسازی نیە ینی ڕەنگە ئەمە بێ بە تەعەن بۆ من کە بڵم من بەڕاستی لێرەوە تەحداکەم حکوومەت ئەگەر ئاگای لێ بە هەزاران کرێکاری بیناسازی لەسەر جادەکانە لە یاساکانە جێینە بۆ تۆ و بە هەزاران کرێکاری بیانی لەم هەرێمی کوردستانەیە بە نایاسایی کارەکەن لە خوار و عێراقەوە هاوڵاتیانی خوار و عێراقیان لێرە بە نیوە قیمەت کارەکەن ئەوانی لە کەمپەکانن تا ئێستا ڕۆشتونەتەوە لەش پێنجی بەیانی و تا ئێوارە بە نیوە قیمەت ئیشەکەن ئەمە ژن ئەمە مناڵ ئەمە پێشێلکردنی مافەکانیان سەرباقی ئەمە ئەو کرێکارانی کە لە ڕۆژهڵاتەوە داخڵە بن بە گەشتیاری هەمیان بە نیوە قیمەت کارەکەن ئەمانە بۆتە هۆکاری بێکاری لە بواری بە تایبەت بیناسازیە و ئەوانش کە بە یاساییەن بەڕاستی بە هەمان شێوە بە نیوە قیمەت ئیشەکەن بۆیە بێکاری سەری هەڵداوە گوزەرانی کرێکاران خراپە ئەیتر ئێمە یعنی من ئەو مافادەم بە کرێکاران دەواازەیەکی نییە کە متمانەی بینی خۆی و حکوومەت لە جێبەجێکردنی یاساکانە بجێڕێتەوە بۆی کرێکاران
هانابەرن بۆ حکوومەت هانابەرن بێنن بۆ ئێمەی سندیکای کرێکاران هانابەرن بۆ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەڕاستی نەمانتوانیوە من خۆم ڕەخنەش لە خۆمەگرم لە وەکو سەندیکاکانی کرێکاران چەند ڕەخنەمان لە حکوومەتی ئەوەش لە خۆمان و لە ڕێکخراوەکانی کاگرین و بەشێکیش لەوە بەر کرێکاران خۆیانەکە کە بەڕاستی زۆرترین لەوەی کرێکاران حەزیان دەوێ بەنایاسایی لە شوێنکارەکانی ئیشکەن گرێبەستی کاریان بۆ نەکرێ پێداویستی سەلامەتیان بۆ نەکرێ کە ئەمە ئەنوا ئەشال مەشاکی دروزەکە خاوەنکار سعاتی زیاد ئیش بە کرێکارەکە و دەستەبەری بۆ ناکا پێداویستی سەلامەتی بۆ دابیناکە ئەمانە بە سەدان و هەزاران ڕوودا و کارە ساتی لەکەوێتەوە. باشە کاک چالاک چی تایبەت بە مافی کرێکارانی بیانی لە هەرێمی کوردستان؟ کرێکاری بیانی لە هەرێمی کوردستان مافەکانیان چۆن دەستەبەرکراوە؟ دەکرێت بڵێ کرێکارانی بیانی ژاوشەوی کرێکارەکانی ناوخۆ کێشە و گیر و گرفتی دیاریکراویان هەیە یاخود یاساکانی ئەوان تا ڕادەیەک ڕێکخراوترە؟ نەخێر یاسای کار بۆ بیانی و بۆ خۆماڵی یەک یاسایە بەڵام مەرجی هەیە ئەبێ ئەو کرێکارانی کە بیانین بە ڕسمی داخلی هەرێمی کوردستان بۆ بنیانی ئەبێ لە ڕێی ڕسوماتی قانونیەوە ئەبێ وەزارەتە پەیوەندیدارەکان مۆڵەتی دابێ بۆ کۆمپانیانی کە کرێکاری بیانی هاورداکەن کاتێک گەمانیان هاوردەکرد نایان تۆمارەکرێ لە وەزارەتی کار و بەڕێبەراتیەکان کە نایان تۆمارکرا ئەمانە هەموو یاساکانی کار و خانەنشینی لە هەرێمی کوردستان شمولی ئەم کرێکاراکە چکە بە ڕسمی داخل بووە بەڵام بیرمان نەچێ من لە سروری سلەیمانی باسەکەم لە ئێستا نزیک بە 3000 کرێکاری بیانی بەڕسمی لەم ناوچی سلەیمانیە هەیە و کارەکە ئەمانە بەڕسمین و لە بەرامبەر ئەوەیە ینی بەقەدەر 3000ەکە کرێکاری نایاساییش لەم هەرێمی کوردستانە هەیە ئەمە وای کردووە تێکەڵاو پێکەڵایەکی دروست کردووە کە کرێکارانی هەندێک جار لە ڕاگەیاندنەکان یا هەندێک جار لە دۆسی و کێشەکانە کاچتە بەردەمی دادگا ئەم کرێکارانە تێکەڵاوە بن چکە ئەو کرێکارانی بە نایاسایی داخڵە بن بەڕاستی مافەیاسایەکان نایانگرێتەوە چکە ئەوان خۆیان ڕسوماتی قانونی ئیجرعاتی قانونیان نەگرتووەتە بەر بۆ ئەوەی بە دەسەڵاتداران و بەلایەنە پەیوەندیدارەکانی بسەلمێنن کە بڵێ ئەمە بۆ کرێکاری هاتووە ئەو ئەڵێ بۆ گەشتیاری هاتووم کاتێک کە ئەچێتە سەرکارێک و لێ تووشی ڕووداویش کارە بێ ئەمە جێرانەوەی مافەکەی زەحمەتە زۆر زەحمەتە ئەگەڕێتەوە بەڵام بەو شێوەیە نییە کە کرێکارە یاسایەکە مافەکەی بە سەلامەتی بۆ گەڕێتەوە و یەک خاڵ بۆ کرێکارانی بیانی ئیمتیازێکە کە کرێکارانی خۆماڵی ناڕەحەت کردووە ئەویژەوەیە پارەی دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکارانی بیانی کە کاتێک لە وڵاتە ساڵێک دو ساڵ چەند ساڵ ئیژەکەن پارەی دەستەبەریان هەیە لە سندوقی خانەنشین کاتێک ئەم وڵاتە بەجێێڵن مافیەوەیانەیە بچن پارەکان وەرگرنەوە کە دەسەکەن بە معاملاتی وەرگرتنەوەی پارەکان لە مای 24 ساعتە پارەکان بۆ گەڕێتەوە بەس کرێکارێکی خۆماڵی خۆمان کە دوای 4 ساڵ 5 ساڵ 2 ساڵ ضرورەتی ژیان و حیات دوای لێکات داوای ئەم پارێ بکاتەوە کە لە سنووی خانەنشینە بە یەک ساڵم پارێ درێت کاریەمە چییە؟ حکومت بیانوێکی هەیە ئەم بیانوەش مبەرێکی قانونیە ئەڵێ ئەم کرێکارە ئەبێ وشیاریکەینەوە بۆ ئەوەی دابڕانی ئەم کرێکارە خۆمالیە لە ئێستاە بۆ چەند مانگێک یا بۆ چەند ساڵێک دوایی بچێتەوە سەرکار هەمان مۆزوع هەمان پاری بۆ حسابەکرێ کە لە خانەنشین ینی خزمەتەکەی بۆ خرێتە پاڵ ئەو بەڵام کرێکاران خۆیان کاچن پارەکە ڕاگەشتنەوە خزمەتەکان تر سفرە بێتەوە ینی ئەم بیانووی گرتووە بەڵام من پاریش لە ڕاگەانەکان باسم کرد کرێکارێکی قوڕ بەسەری داما و کرێکی بوو مناڵی تەلەبەی هەبوو خێزانەکەی سەرەتانی گرت بوو 5 ساڵ پارەی لە دەستەبەری کۆمەڵایەتی بوو سکاڵای کردبوو ئەیود من پارەکەم وەرە گرم و خۆتان وەرن بیبن لە خەستەخانەی هیوا لە خێزانەکەمان سەرفیکەن آخر ئەمرێ ئەگەر ئەم خێزانم مانگە 2 مانگ 3 مانگکە ئەمری خوای کرد پارەم بۆ چیە من لە پارەی دەست لە سنووکی خانەنشینیە بە دڵنیایەوە نیانایەوە پارەکە و هەتا ساڵ بە سەریاتێنە پڕێ و پارینیانەوە کامە کارە ساتە بەڕاست. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ چالەکڕۆف سەرۆکی لەقی سلێمانی سندیکای کرێکارانی کوردستان دووبارە سپاس بۆ بەڕێستان. سپاس بۆ زۆر.